دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزاندا بە هاوکاریەکانی خێرخوازان بووە بە پردێک لە نێوان چینی هەژار و سەرمایەداران و خێرخوازان. پرۆژەی سەبەتەی ڕەمەزانی بەخشین بەردەوامە و هاوکاریەکان گەیشتنە قەزای قەرەداخ و 100 خانەوادەی هەژار کۆمەک و هاوکاری کران. خەڵکێکی زۆری نەدار، خەڵکێکی زۆری بەژمەینەت، خەڵکێکی زۆری مافخورا و خەڵکێکی زۆری بێموچەی چەند ساڵا، کۆمەڵێ بێوەژنی زۆری داما و بگرە زۆربەی ژنی شەهید منداڵی هەتی و بە هەر کارەسات و بە هەر مەرگەساتێ بێ کە هاوسەرەکانیان لە کیس داوە بەڕاستی ڕێژەیەکی زۆر لای ئێمە هەیە. پرۆژەی سەبەتەی ڕەمەزانی دەستگای خێرخوازی بەخشین 8,000 کارتۆن خۆراکی لەخۆ گرتووە و لە سەرجەم شار و شارۆچەکان بەسەر هەژاراندا دابەش دەکرێت. جگە لە چەند پرۆژەیەکی تر کە لە مانگی ڕەمەزاندا بەرنامەی بەخشین بە خەڵکی هەژاری دەبەخشێت. ئەمساڵیش بەهۆی قۆڵبوونەوەی قەیرانی دارایی و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری داوا لە خێرخوازان دەکرێت هاوکاریەکانیان بۆ بەخشین بەردەوام بێت تا هەژارانیش لە ڕەمەزان و لە جەژندا ماڵیان ئاوادان بێت و زەردەخەنە بکەوێتە سەرلێوی منداڵەکانیان. لە پرۆژەی ئەمساڵی سەبەتەی خۆراکیە بۆ سەرجەم هەرێمی کوردستان 8,000 سەلەی خۆراکی ڕاگەیەنرا کە دابەشکرا بەسەر چین و توێژە هەژارەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە شارۆچکەی قەرەداغ هەستان بە دابەشکردنی 100 حیسەی خۆراکی بۆ 100 خانەوادەی هەژار و کەم دەرامەت لە چین و توێژە جیاوازەکان کە لە کمەندام و لە مناڵی بێباوک و لە خەڵکانی هەژار و بێدەست و بێنەوە. سوپاس بۆ خوای پەروەردگار، خەڵکی خێرخواز و دەستکراوەی وڵاتەکەی ئێمە ئەلحەمدوللا بەپێی توانای خۆیان وەکو ساڵان تقریبەن ئەگەر کەمتریش بوو بێ هاوکاریان گەیاندۆتە دەستگای بەخشینی خێرخوازی و ئێمەش سوپاس بۆ خوای گەورە ئەوەی کە توانیمانە لە خزمەتی ئەو خەڵکە هەژارا بووین. بەردەوامی دەستگای خێرخوازی بەخشین بەسراوەتەوە بە هاوکاری خێرخوازان. بەخشین تەنها پردێکە بۆ ناساندنی هەژاران بە سەرمایەداران و سەرجەم ئەو هاوکاریانەشی بەدەستیان دەگات دەیگەیەنن بەو دەستانەی پێویستیان بە هاوکاریەکانە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، قەزای قەرەداغ.